سەردانی یەکەمین ماڵی خوا و ئەنجامدانی فەریزەی حەج ئاواتی هەر تاکێکی مسلمانە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و بارودۆخی سەختی ئابووری چەند ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵ تەنها یەک لە سەرسی ئەو کەسانەی لە پارێزگای سلێمانی ناویان بۆ ئەنجامدانی فەریزەی حەج دەرچووە مامەڵەکانیان ئەنجام داوە. بەڕێوەبەراتی حەج و عەمرەی سلێمانیش هۆشداری دەدات ئەگەر بێت و تا 10 ڕۆژی دیکە ئەو هاوڵاتیانە مامەڵەکانیان تەواو نەکەن، ئەوە بەیەدەگەکان جێگایان پڕ دەکرێتەوە و مافیان دەفەوتێت. ماوەی 15 ڕۆژێکمان داناوە بۆ ئەوەی ڕامان گەیاندووە لە هەموو ڕاگەیاندنەکانەوە کەوا حاجیان بەڕێز ئەوانەی کەوا ناویان بۆ 2019 ئامادەی بۆی سەفەری حەج بکەن بێن بەدەم مامەڵەکانیانەوە. ئەوەی ڕاستی بێت لە ماوەی هەفتەی ڕابردوودا تا ئێستا پێشوازی حاجیان زۆر لاوازە. ئەمانەوەی لێرەوە ئەمە ڕابگەین هەتا 15ی چوار ئێمە مۆڵەتمان داناوە بۆ حاجە بەڕێزانی کە بۆ 2019 ناویان دەرچووە. لە دوای 15ی مانگەوە ئێمە دەست ئەەکەین بە مامەڵەی یەدەکەکان ئەو احتیاطانەی کەوا هەمانن. بۆیە ئەگەر حاجیان ئەو حاجە بەڕێزانە ئەگەر لە بادەی خۆیدا نێن و ئەو هینە نەکەن بەدەم نێن بەدەم مامەڵەکانیانەوە ئەو کات مافی سەفەریان نامێنێتواتە تا 15ی چوار ئاخر مۆڵەتیانە ئەوانە کەوا بێن مامەڵەکانیان تەواو بکەن. بەڕێوەبەری حەج و عەمرەی سلێمانی دەڵێت بۆ هەر هاوڵاتیەکە ناوی بۆ ئەنجامدانی فەریزەی حەج دەرچووە بڕی 4200 دۆلاریان لێ وەردەگیرێت. ئەگەر کەسێکیش نەتوانێت فەریزەی حەج ئەنجام بدات، ئەوا دەتوانێت بە یەکێک لە کەسە نزیکەکانی خۆی ببەخشێت. بۆ ئەم ساڵیش بازنی تەنازول بۆ کەسی پلەسی خێزان فراوان کراوە. بەڵێ ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە بابی تەنەزولمان زۆر فراوان کردووە. کەسێک ئەگەر بچێت بێوێت تەنەزول بک بۆ کەسێکی خۆی نتوانێت لە بە هەر عودیرێک نتوانێت بڕوا، ئەم کەسە ئەتوانێت بۆ باوکو و دایکی بیکە تەنەزول بک، بۆ خوشک و براکەی تەنەزول بک، بۆ مامی تەنەزول بک، بۆ خاڵی تەنەزول بک، بۆ پوری تەنەزول بک، بۆ پورزای تەنەزول بک، بۆ خاڵۆزای تەنەزول بک، بۆ هاوسەری خۆی تەنەزول بک، بۆ خەسوو خەزوری تەنەزول بک. یعنی بابی تەنەزولەکەمان ئەوەندە فراوان کردووە کەسێک ئەگەر خۆی نایە بە ئەوەندە بێ کەسێ لەو خزمە نزیکانەی بێنێ و بڵێ کاکەوە من بە پێی مستەمسەکەکان ئەوانە خزمی نزیکی من ئامادەم تەنەزولیان بۆ دەکەم. بڕی 42 گەڵا بڵێ بڕی 42 گەڵا لە هەر حاجیەک وەردەگیرێ بە گەڵاش وەردەگیرێ واتە بە دۆلار وەردەگیرێ. بۆ ساڵەکانی 2007 و 2018 و 2019 بە تیر و پشک 15,000 کەس ناویان بۆ ئەنجامدانی فەریزەی حەج هاتەوە. ئەم ساڵیش دوا کاروانی ئەو هاوڵاتیانە کە ژمارەیان لە 5,000 حاجی نزیک دەبێتەوە سەفەری وڵاتی سعودیە دەکەن. بڕیاری ژوایە وەزارەتی ئەوقافی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم شێواز و میکانیزمی تیر و پشکی ناوی حاجیان بۆ 3 ساڵی ئایندا دیاری بکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.